میوانانی ماڵی خوا مسلمانانی خۆشەویست لە وتاری ئەمڕۆدا باس لەوە دەکەین کارکردن لە ئیسلامدا عیبادەت ڕێگای ناگرێ و عیبادەتکردنش ڕێگا لە کارکردن ناگرێ، واتە تەرازوویەک هاوسەنگیەک لە نێوانی خواپەرستی و لەگەڵ کارکردن ئیش و کار لە دنیادا بۆ دنیا ئینسان ڕابکە. مسلمانە بەڕێزەکان، ئەگە تەماشا بکەین ئاینی ئیسلامی پیرۆز هیچ کاتێک فەرمانمان پێ ناکا ئینسانێک دانیشێ و بۆ خۆی دانیشێ و چاوەڕێ بکە ڕزق خوای گەورە بینێرێ بۆی. ئاینی ئیسلامی پیرۆز هاتووە ئاینی کارە، ئاینی کردارە. خوای گەورە جەلە جەلالوهو داوامان لێ دەکا پەروەردگار لە قورئانی پیرۆزدا لە فەرمایشتەکانی پێغەمبەری نازدار صلی الله علیه وسلم کە داوامان لێکا کاری جوان کار ئەنجام بدەین و بە جوانیش ئەنجامی بدەین. بۆیە ئاینی ئیسلامی پیرۆز پێمان دەڵێ کار بکەن و کاری جوان بکەن و دنیا بڕازێنەوە لەسەر کاری جوان و شیرین بۆی مرۆڤەکان ئیسفادە بکەن. وەخوای گەورە بەو مەبەستەش ئێمەی ناردووەتە سەر زەوی، هەروە هاتوین بۆ عیبادەتی خوا بکەین، حەقی خوا وما خەلقت الجن والئینس إلا لیعبدون. هەندێک مسلمان لەوەی هەڵە تێگەیشتووە بزانی هاتووەتە سەر دنیا بەس عیبادەت بکە، ئەمە هەڵەیە ئەگەر وا تێبگەی. لە هەمان کاتشە پێمانی وتووە کاری جوان و شیرین ئەنجام بدەن، ئەگە ئەنجامتانشدا ئەوە بە جوانی بە چاکی ئەنجامی دەن. خوای پەروەردگارە فەرمێ وەقل اعملوا فسيرى الله عملكم، کار بکەن کردار بکەن، خوای پەروەردگار تەماشای کار و کردانتان چەکا، بزان کردارەکانتان چەنێ جوانە و چەنێ چاکە و چەنێ باشە. ئەگە تەماشا بکەین پێغەمبەران عەلەیهی السەڵات وەسەلام پێغەمبەرێ نەبووە بێکار بێ، ئیشی نەبێ، هەموو پێغەمبەرێ سنعەتێکی هەبووە بۆ خۆی، فێربووە و لە پاڵی ئەو سنعەتە خۆی و کەسوکارەکەی ژیانووە لەسەری، وەهانی خەڵکیانش داوە هەموو پێغەمبەران کە خەریکی کار بن و کار ئەنجام بدەن و کاری جوان و کرداری جوان ئەنجام بدەن. تەماشای ئادەم بکەین عەلەیهی السەلام. ئادەم کەسێک بووە عەلەیهی السەلام پێغەمبەری خوا بووە، یەکەم پێغەمبەر بووە، باوکی بەشەریەت بووە، بەڵام لە هەمان کاتە فەلاحەتی کردووە لە ژیانی خۆیدا، زەوی کێڵیوە. ئیشی ئەم پێغەمبەرە ئەمە بووە. نوح عەلەیهی السەلام دارتاژ بووە. ئەگە تەماشاکەین ئیدریس عەلەیهی السەلام خەیات بووە. یعنی ئەم پیشە جوانانە کە پێغەمبەران دەستیان پێوە گردووە، ئەمە ئیشی پێغەمبەرانە. ئێستا ئەگەر کابرایەک فەلاح بێ ئیشی پێغەمبەرانی ئەنجام داوە، ئەگە خەیات بێ ئیشی پێغەمبەرێکی کردووە و ئەنجامی داوە. ئەگەر ئیشەکانی ترش وەک ئیبراهیم و لوط کشت و کاڵیان کردووە، وەک ساڵح بازرگان بووە عەلەیهی السەلام هەمویان، و داود عەلەیهی السەلام ئاسنگەر بووە. و ئەگە تەماشاشکەین پێغەمبەری خۆمان عەلەیهی السەلات وەسەلام بازرگانی کردووە و شوانیشی کردووە. ئەمانە لەوەیە هەندێ ئەم کارانە ئەمڕۆ عەیبێ، ئەمڕۆ بە تایبەتی شوانی هەموو پێغەمبەران پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەخری پێوەکە، ئەڵێ من کردمەوە هەموو پێغەمبەران، بەڵام ئەمڕۆ لەوەیە عەیبێ، لاوەلای خەڵکێک شوانی عەیبێ. بەڵام ئەگەر کەسێ شوان بێ و بەو نیەتە بیکە، خوا ئەجر و پاداش تێداتەوە. بەو نیەتەی پێغەمبەر بێ عەلەیهی السەلات وەسەلام، خوا پاداش تێداتەوە. یەکێ لە سونەتەکانی پێغەمبەرێک لە پێغەمبەران یان پێغەمبەرانی جێبەجێ کردووە. کارجوانی ئیماندارم، هەر کارێک دەکەی بە جوانی بیکە، چونکە خوای پەروەردگار سێری کردارمانەکە، سێری دەفتەری ئەعمالمانەکە، چی کاری قیامەت بێ و بۆ خوا بێ. ئێستا ئێمە ڕەمەزان عیبادەتمان کردووە، ڕەمەزان خوای پەروەردگار سێری کردارەکانمانەکە و پیشانی پێغەمبەری خواش عەلەیهی السەلات وەسەلام ئەدرێ و سبەینێ پیشانی خۆت شەدرێ. ئەی حەز ناکەی کارەکەت جوان بێ؟ ئەمە قیامەت. ئەی دنیاش خوای پەروەردگار پێمان ئەڵێ، ئەفەرمێ ئینسان ئەگەر کار و کرداری کرد ئین الله یحب ئەن چی؟ ئیذا عمل ئەحەدکم عملا ئەن یتقینەه. خوا حەزەکا لە کارێ لە کردارێک ئینسانێ مرۆڤێ سنعەتێ ئیشێک کارێکیە ئەیکا بە جوانی ئەنجامیدا. تۆ ئەگە غەشکەی فێڵ بکەی ئەمانە بکەی بەڕاستی خوا حەز لەو کارێ تۆ ناکە. ئەمڕۆ دنیا بۆ ئایلی هاتووە، بۆچی ئاوا شێواوە؟ چونکە کارەکان بە جوانی ئەنجام نادێ، لە حەقی خۆی تێپەڕ بووە.
کابرا ئیشت بووەکە غەشت لێەکە فێڵە لێەکە کۆمپانیایە تێ خانێکە بۆ دروستەکە هەرچی شتی خراپ نەبێ بۆ دانا ئیشەکە دەیدە کابرا ئەڵەی خوا وەکیل بێ ئیشەکەم بۆ بکە بە جوانی سەرەکەی لەو سەر و ئیشەکە سەرەکەی خۆ هەمووشی وان نییە بەڵام زۆرینەی وایە ئیماندار کابرا سێرەکەی هەموومان لە ئیشەکانمانە سێرەکەی چونکە خوا تەماشامەکە ئێستا من کارەکەی خۆمەکەم بە جوانی تۆ کارەکەی خۆت بکە بە جوانی ئەو کارەکەی خۆی ئەکا بە جوانی چونکە خوای پەروەردگار ئەیبینێ ئەگە کەمتەر خەمبی لە ئیشەکەتدا خوا محاسەبەتەکە خۆ ئەمە کارە ئەمە منەت نییە زۆر جار ئێمە کارەکانمان کردەتە منەت ئیشێکمەیە من ئەیکەمە منەت بەسەر ئەو خەڵکیەوە ئەزانی من بۆ خەڵکەیکەم من ئیشی خۆمە مەجبورم بیکەم بۆ خۆمەشەیکەم نەک بۆ تۆ تۆش بۆ خۆت ئیشەکەی بۆ خۆت دەوامەکەی بۆ خۆت مامۆستایی بۆ خۆت تەلەبەی بۆ خۆت دوکانداری بازرگانی هەرچی گرنگەوەی لەو ئیشەی خۆتا بە جوانی کەسێک بی کە خوای گەورە خۆش دیگەرە کارێکی جوان و شیرین ئەنجام ئەدەی ئەی کام کار جوانە ئیمانداران بڕواتانە بێ خراپترین کار ئەوەیە ئەمڕۆ دەست لە خەڵک پانکەیتەوە یعنی بتوانی کاسبی بکەی بتوانی کار بکەی بتوانی ئیش بکەی قووە و بازەت هەبێ بەڵام فێری تەمەڵی بیشان دەیتەوە لە خەڵک دەستپانکەیتەوە خراپترین مرۆڤی تۆ با بزانی با 5 وەختە لە مزگەوتا بی خوام کردە باوشەکەیتە کەعبا شەو ڕۆژ لە پاڵی کەعبا نوێژەکەی پێغەمبەر قەت نەیوتووە لە خەڵک دەستپانکەنەوە هەڕەشەشە داڵێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەو کەسانەی کە ئەتوانن کار و ئیشکەن و دەست لە خەڵک پانەکەنەوە ئەوانە خوا خۆشیانی ناوێ وتیان ئەی پێغەمبەری خوا کام کردار کام کار جوان و شیرینە فەرمووی ئەوەیە ئینسان خۆمان ئەڵێین ئینسان ڕەنجی دەستی خۆی بخوا هەوڵ بدا کە ئیشێکە وەزیفەیەکی ئەمڕۆ نانێکی وەزیفەکەی ئەخوا کارێکی جوانە و بە جوانی ئەنجامیدە ئەگە کاسبی و ئیشەکەی هەوڵدەکی ئیشێک کاسبیە بدۆزەوە بۆ خۆت قەت مەڵێ دانیشتە بڵێ نییە ئەمڕۆ بووەتە دیاردەیەک لە ناو گەنجانە هەر ئەڵێ نییە ئیشەکە بووە مەماڵ لە بەردەمی ئاداینە هەر ئەڵێ نییە چونکە بۆ قەناعەتی نییە من وا ئەزانم قەناعەتی نییە ئیشەکە لەم شارە نییە لە شارێکی ترەیە لە وڵاتێکی ترەیە کار ئەوە ئەرزی خوایە بڕۆ تۆ گەنجی کاسبیەکی جوان بکە بە قووەت و بازەی خۆت ژیانی خۆت ئامادە بکە ژیانی خۆت پێشخە بۆ دانیشتی چاوەڕێ ئەم و ئەوەکەی دەی بەشکەم شتێکە پێ بدا بۆ وابیت ئەی بۆ گەنجێک نەبی سبەینێ خەڵک چاوەڕێی دەستی تۆ بکە لە تۆ فێریشت بێ لە تۆوە خەڵک تۆ پارە بدەیتە خەڵک تۆ یارمەتی هەژار بدەی فەقیر بدەی ئەی بۆ وا نەبین ئێمە هەمومان ئیمانداران ئەبێ ڕازی نەبین بەوەی کە هەتا هەوڵدە زیاترت بێ بۆ ئەی بۆ ژیانی خۆت باشتر بێ و مسلمانانش سود و قازانج بگەینی بە خەڵکی چونکە ئەگەر وابی خوای گەورە خۆشمانی گەرەک چونکە ئەبێ ئێمە دنیا بڕازێنینەوە تۆ کەسێکی بازرگانی دەستپاکی ئیشەکەت پەرەی پێ بدە تۆ دوکاندارێکی دەستپاکی پەرەی پێ بدە ئیشەکەت با لە بازاڕە لە تیجارەتە ئەو قۆڵبڕانە و ئەوانەی کە غەش و فێڵەکەن بابایان نەمێنێ تۆ مامۆستایەکی چاک و باشی ئیشەکەت پەرەی پێ بدە با جوانتر بێ و نمونە زیابێ تۆ تەلەبەیەکی چاک و باشی هەوڵدە زیاتر بە خەڵک چاو ئەو تەلەبەکانی تر دەوروبەرت چاوی لێ بکە هەموو ئیشەکانمان ئیمانداران وەزیفەیەکتەیە لە وەزیفەکەت پەرەی پێ بدە بۆ ئێمە توموحمان نەبێ بۆ ئیشەکانمان بەرەو پێش بچێ ڕازی بین بە شتێکی زۆر کەم ڕەمزی ئەوەنە ڕازی بین هەتا لە دنیا بەشمانەکە یەکسەر ئێمە نەمای لە دنیا ئەبێژین و مناڵەکانمان سوڵ بکە بۆ وابین ئێمە ئەی بۆ من نەمرم دوای خۆم هەوڵ دەمژن و مناڵەکەم احتیاجی کەسی نەبێ بۆ وانە بم بۆ لەو کەسانە نەبم بۆ مناڵەکەم فێر نەکەم یعنی بۆ ئاوا هەوڵ دەین بەرەو پێش بچین خۆمان ماڵمان مناڵمان کەوەی سوودیە بۆ خۆمان ئەنجامی بدەین ڕانەوەستین و بەرنامەمان هەبێ بۆ ژیانی خۆمان چونکە ژیان ئەڕوا و تەواو نابێ ئیماندارانی خۆشەویست پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرموویان باشترین کاسبی چییە فەرمووی ئەو کاسبیە کە ئینسان ئیش و کاسبیەکە کا و ڕەنجی دەستی خۆی دەخوا و فەرمووی داود علیه السلام باشترین کاسبیە کە دەیکا خۆی ئیش دەکا و خۆشی کە ئەو کارەی کە تێتە بەرهەم دەیخوا نمونەی داود علیه السلامی هێناوەتەوە بۆمان مسلمان عزیزەکان پێغەمبەری خوا فەرمێ خوای پەروەردگار ئەفەرمێ خوای پەروەردگار وەک عومەر ڕەضا و ڕەحمەتی خوای لێ بێ ئەفەرمێ ئەگەر ئێوە
لە ماڵە دانیشتن داوای ڕزق بکەن و فەرمووتان دوعا بکەن ئەوە تەئکیدتان لێبێ لە ئاسمان نە ئاڵتیم نە زی و ئەبارێ. یعنی سە خەڵکێک وازانێ گەرەێکی دی بەس بۆ دوعای خێر خوا ڕستی بۆ بنێرێ. بەڵێ دوعای خێر سەبەبە بەس تۆ ئەگە هەوڵ نەدەی. ئیمامی عومەر هاتە مزگەوتەوە کۆمەڵێ نوێژیانە کرد عیبادەتیانە کرد. هات بەرنوێژی کرد بۆیان و نوێژیان کرد و ئیمامی عومەر ڕۆیشت. دوایە گەڕاوە گاڵۆکێکی بۆ ئیمام عومەر گاڵۆکەکەی لە فکر چوو لە حوجرەکەی خۆی. گەڕاوە گاڵۆکەی بەرێ سێرەکە کۆمەڵی هەر دانیشتنە. گاڵۆکەکەی هێنا و پرسیاری لێوتی ئەوە بۆچی دانیشتنە لە مزگەوتایەوە. تەماشا کەسە ئیمامی عومەر چۆن فێرمانەکە وتیان دانیشتنیە زکری خواکەن. گاڵۆکەکەی بەردۆ کرد وتی مزگەوت جێنن یا هەمووتان بەردار بدەم. نوێش تەواو بوو عیبادەت تەواو بڕۆن عیبادەتەکەی تر بکەن بڕۆن کاسبیکەن. ئەفضل دینار ينفق على عیاله. پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات و باشترین دینار و درهەم ئەوەیە کە تۆ پەیدا دەکەی لە حەڵاڵە بۆ ماڵ و مناڵەکەت وەک ئەوەیە دوور کات نوێژەکە هیچ فەرقی نییە. ئەوتی ئەدەی مزگەوت چۆڵکەن بڕۆن کاسبیە بکەن. ئێستا تۆ جومعە یا ئەیها الذین آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة وانیە ئەڵێ جومعە بکەن. دوای جمعة چی دیە دوای ئاەتەکە يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وانيا بين بو مزقود بو جمعة وجماعات وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. فإذا قضيت الصلاة أجا جمعة توابو شيل دانش لمزقود فانتشروا في الأرض برون بسر زيها بقرن خونالي هر دانش لنا ومزقود تاو تور أمو مالو منال تشلو لا واحتياج بيه ئەڵێ بڕۆن بەسەر زەویا بگەڕێن بۆ خۆتان کاسبێ بکەن مەعیشەتێک. ئیسلام تەمەڵخانە نییە. فێرمان ناکە ئەوەی لە مزگەوتا بێ فێری تەمەڵخانە بێ دانیشە و پشداتەوەی تر تەواو. خۆ بەهەشت بۆ تەمەڵخانەکاندا نەنراوە باش کرداری گەرەک کاری گەرەک هەوڵی گەرەک تێکۆشانی گەرەک بگەیتە و باشتە بەخوا دنیا شواگەرێکێتی. ئەگەر وانەبی لە دنیا دواکەوی لە قیامەتش دواکەوی. تۆ بڵێ وەڵا قیامەتم ئاوەدانەکەمەوە دنیا هیچ نییە با بڕوا. ئیسلام وای نەوتووە. کەی ئیسلام وای وتووە؟ ئیسلام پێمانی وتووە دنیا ئاوەدانکەنەوە. خوای گەورە بەشەریەتی خستە سەر دنیا مەلائیکە گلەی کرد. خوایەگیان بۆ بەشەریەتەکەی خۆی ئێمە عیبادەتی تۆ دەکەی عەسیانی تۆ ناکەی. ئەوەی فەرمانی تۆ بێ جێبەجێیەکەین نافەرمانی تۆش ناکەی. خوای پەروەردگار فەرمووی ئەم بەندانە خەمە سەر زەوی بۆ ئەوەی سەر زەوی ئاوەدانکەنەوە. ئەی جا ئەگەر من و تۆی مسلمان و دیندار و ئەهلی مزگەوت و جمعە و جەماعەت ئەگەر سەر دنیا ئاوەدان نەکەینەوە کێ ئاوەدان هێکاتەوە؟ خەڵکی خراپ. خەڵکی خراپش دنیا خراپ دەبێ. ئەو کاتە ئەوەی ها لە چوارچەوەی مزگەوتەکە لەوەیە باش بێ چوویتە دەرەوە خراپەکە تووشت دێ چونکە لەگەڵ خەڵکە ئاژیت و خۆ لە کۆمەڵگایەکی ترانیت ئیماندارانی بەڕێز ئەبێ ئێمە فێری ئەمە بین هەوڵ دەین خۆمان ماڵمان مناڵمان خزممان قەوممان دۆست و ئەحباب و خۆشەویستمان هەوڵ دەین هانی بدەین دەستی بگرین فێری ئیش و کاسبی جوان و شیرینی بکەین ئیماندارانی خۆشەویست. ئەگەر وا بینەوە تەکیدی لە بێ خوای گەورە خۆشمانیە بێ. ئەمجا خوای پەروەردگارە فەرمێ ڕیجالون کۆمەڵە پیاوێ کۆمەڵێ کەسانێک لا تولیم تیجارەت ولا بەیع عن ذکر الله وامانش لێ نەبێ ئەوەنە کاسبی بکەین خوامان لە فکر چێ نەعوذ بالله دینمان لە فکر چێ مزگەوتمان لە فکر بچێ. ئیسلام ئەوش ناڵێ خەڵکێکە ئێمەنە خەریکی دنیایە قیامەتی لە فکر چووە ئەوش نا تۆ ئەبێ تەرازوویەک دانەی هاوسەنگیەک دانەی عیبادەت و خواپەرستی ئەەکەم هەمووی لە کات و ساتی خۆیدا لە پاڵشیدا بۆ دنیاش ڕادەکەم. ئێستا زۆر جار ناو کوردەواری خۆمانە قسەیە کە کرێ بەڵام قسەکە زانن هەڵەیە ئەڵێ دنیا ئەوەی ناوێ بۆی ڕاکەی. ئەی چۆن ناوێتی؟ دەی ڕامەکە و دانیشە بزانە ژیت چۆن ناوێتی یانی؟ بەڵام ئەم مەبەستە مەبەستێتریە یعنی مەبەستیانەوەیە دنیا ئەوە ناوێ ڕاکەی یعنی قیامەت مەکە قوربانی دنیا. مەبەستی پیاوچاکان ئەمە بووە خۆ مەبەستی ئەوە نەبووە دنیا دانیشە و پاڵ دەرەوە تن نەیگەرە خوای نێرێ. ئەگەر ئاوا تێگەیشتووی لە دین غەڵەت تێگەیشتووی وا بزانی خوای گەورە هەموو شتێک خوای گەورەی نێرێ بەڵام تۆ ئەبێ حەرەکەت بێ. پێشی ناوتیانە حەرەکەت لە تۆ بەرەکەت لە خوا. تۆ ئەگە هەوڵ نەدەی ئیشەکەت جوان پەرەی پێ نەدەی خوا ڕزقتش زیان ناکا لەسەر ئیشەکەت بە جوانی بە چاکی بە باشی ڕزقەکە زیاکە. ئیماندارانی خۆشەویست
خەڵی کۆتاییمان ئیمانداران ئامانجەکان کارکردن لە ئیسلامدا چییە؟ بۆچی یعنی ئێمە باسی ئەمە دەکەین؟ چونکە ئەگەر تۆ کارت کرد ڕزقی حەڵاڵ دێتە پێش، تۆ دانیشتی هە پارەت بۆ تێ پارەت و زانی حەڵاڵە حەرامە چێ، تو زانی هەرتی ئەیکەیتە خوڕی خۆت و ماڵ و مناڵتان نازانین چیە لەو سەرەوە. بەڵام ئەگەر تۆ هیلاک بووی پارەت پەیدا کە دەزانی لەکوێ پەیدات کردووە و ئەزانی بە حەڵاڵیش پێیات کردووە، ئیتر ئەو کاتە بێدڵی نابی. بەهێزکردنی جەستەیە ئیمانداران ئێستا گشتمان تووشی چەوری هاتینە بۆچی هاتوین ئیماندارن؟ بەخوا لە تەمەڵی و دانیشتنە گشتمان ئەخۆین و خەفین و تەواوتر نەکارەیە نە ئیشەیە هەر بێژەیە یەخوا ئیش نی گیرمان کردا هەرێکی سێ و چوار گەنجی لە ماڵە کەوتووە نازانین چی لێ بکەین. خۆمان زۆر جار ئەچینە هەر کیواڵێ بڕۆ ڕێ بکە، بۆ ڕێ بکەم دوکتۆر بەخوا ڕێ بکە چەوریت بەرزە. چووکە بۆ هەرەی خۆین ئیجاران کەی وا بۆ ئیمانداران باو باپیری ئێمە وابوون بەیانی 5 بەیانی دەرەچوون 6 ئێوارە هاتنەوە درەیانە کرد فەلاحێتیانە کرد هەمویان 2 کیلۆ لە شوێنەکە کیلۆ ڕۆنیانە خوارد ئێستا ناتوانێت کەوچکێ ڕۆن بخوا چکە بۆ جەستەکەی سستە تەمەڵە جەستەیەکی مردارەوە بوو هەر تێیشەکەین چکە جەستەمان بۆ جەستەت بتەوەوێ ئەوانەی وا کاسبیەکەن و ئەوانەی وا کاسبی ناکەن سێ جەستەیان کە سێر خەڵکی لادێ بکە و سێر خەڵکی شار بکە لە جەستا و لە گورج و گۆڵیا سێریکە ئیمانداران تەماشاکە لە ماڵە 2 کورتەیە کوڕێکی کاسبکارە سێ جەستەی کە و سێر وریایی کە چۆن بەرەو پێشەچێ ئەمە کەشەر خەوالیەوە خەوێ و ئاگای لە دنیای چونکە ئەمە ئیسفادەی نییە نە بۆ خۆی نە بۆ تۆش ئیسفادەی لێکە ئیماندارە ئەبێ ئێمە گەنجەکانمان ئاوەڕابێنین کوڕم قوتابیت مەخوێنە بۆ ئەوەی سبەی نەبیکە مامۆستایەک 300,000 400,000 وەرگری خۆکارێکی باشە مامۆستا بخوێنە بابیتە دکتۆرێ ببیتە مهندسێ بخوێنە بابیتە لەوە بەرزتر هەوڵدە بۆ سەرەوە کوڕم ئاوا فێری کە کوڕەکەت وا فێرکە تەماحی مەدەرێت تەماحێکی بچوو کورە دیاڵە مەحەدێت تەواوکە با تەواو بێت نە بۆ وابیت بۆ مەحەد تەواوکە با کولێ تەواوکە کولێی تەواو کرد با ماستەر خوێنێ ماستەری تەواوکە با دکتۆرا بخوێنێ کاکە بۆ ئەوانەوە تەوایان کردو چی لە کوڕەکەی تۆ زیاد چی لە کچەکەی تۆ زیاد ئیماندارن بۆ توموحمان نەبێ بۆ دنیای ئێمە بۆ ئەوەنە سست بین بۆ دنیای خۆمان با هەموومان پێشکەین کوڕەکەی تۆ بێتە دکتۆر کچەکەی تۆ بێتە کەسێکی تر هەزاران مەلاین کەس هەتا ڕەحمەتە نێرە بۆ تۆ هەزاران دوعای خێرە بۆکە ئەی بۆ نایکی بۆ هەوڵی بۆ نادەی و ئەو شەوڵ بدا لەگەڵی یا تۆ هەوڵدا ئەو شەوڵی جوان و چاک بدا ئیمانداران سێمیانەوەیە کارە قورسەکان وای لێ دێ کاری لات ئاسانە بێ چەندێک قورس بێ ئاسانە بێ و کاری زۆر هیچ نییە و ئەتوانی لە فیتنە و محنەتەکان دەربچی چەندێک کاری قورس بێتە ڕێگات ئاسانن چونکە کاری قورسی بینیوە بەڵام ئەگە نەیبینێ شتێکی بچووکە بێتە شاخێلای ناتوانێ حەلیکاوە ناتوان بە جوانی بیبا و دەست بەتاڵیش ئیمانداران کۆتایی دەست بەتاڵی یەکێکە خۆی نیعمەتان پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام دوو نیعمەتەیە ئینسان ئەگەر نەیقۆزێتەوە ئەو دوو نیعمەتەیەتە نقمەت لەش ساغی و دەست بەتاڵی دەست بەتاڵە خۆت مەشغوڵ کە بە شتێکی چاک و باشە ئیسفادەی لێک ئەم دەست بەتاڵیە تا قیامەت نییە هەتا کۆتایی نییە ئەوی شانش کە ئەکەین بە جوانی بە چاکی ئیمانداران زۆر جار گلەیی ئەکرێ لە ئیش و کار کابرا کەسێک ئەبا ئیشی پێیەکا سێرەکە حەقی نادا مافی نادا وەڵڵا گونەحبارە بی ئەسڵ ئەوەیە کرێکارت بردی ئێوارە پارەکەی دی نابێ عەرەقەکەی وشکۆ بێ ئێستا ئەمانە بۆتە دیاردە مایانە دەمێ ساڵانە دەمێ خۆی لە شەرع نابێ ئێمە لە ساڵان و مانگانەمان نییە ساڵی ئیش بکە لای تۆ دوای ساڵێ پارەی پێ بدەی کەی شەرەوای تو پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام کەسێک کردت بە کرێکار ئێوارە مەیە لە عەرەقەکەی وشکۆ بێ پارەکەی دەری یعنی هەموو ڕۆژێ پارەی بەرێ هەموو ڕۆژە پارەی بەرێ چکە بۆ کێژە بەیانی ئەم پیاوە دێتۆ کێ ناژێ دوای تۆ دەقەیەک ئەمە بمرێ کێ ناژێ تۆ بمری دوای حەق لە کێ داوا بکە ماف لە کێ داوا بکە ساڵێ لای تو ئیشەکە تۆ بە لە ساڵەکە یان ئەو یان تۆ وەفاتی کرد چییە لە بەینتانە چۆن بزانین تۆ حەقی ئەم پیاوەت داوە چۆن بزانین ئەو حەقی لە تۆ وەرگردووە کوا بۆی ئیسلام ئەمە هەمووی ئەگەر وا بێ کتاب لە بینتان بێ شایەت هەبێ ئەبێ نووسینە بێ ئەوەنە ڕۆژ ئەوەنە مانگ ئەوەنە ساعات ئیشی کردە لای من بە شایەتی ئەم پیاوێ لە خۆ ئیسلام هەروانیە بڕۆ ئیش کەوتەوە و نە و ئیشێک شتە ئەدەنێ خیانەتی لێ مەکە پێتەکرێ بیکە پێت ناکرێ مەیکە سەبع دەجار شەخص خۆی ئەناسێ ئیشێکە دەنە ملیا بەخوا ئەزانێ بیشیکە ناتوانێ بە جوانی بیکە ئێمەیکە ئێ بۆ بیکەی ئێ بۆ خۆت عیبدارەکەی لای خوا لای خەڵک بۆ خۆت عیبدارەکەی پێت ناکرێ مەیکە
کەس زۆری لێ نەکردووی لای خوا دوای خوا محاسبەتەکە لای خەڵکش دوای خەڵک بە لەونێکی تر باس دەکا نابێ ئێمە هەر هەوڵ دەین و تاو دەین بەڵ بۆ شتێکمان دەستکەوێ لە هەمان کاتشە ئەوە نییە ئیماندارن خوای گەورە ڕەحمان پێ بکە عاقبەت خێرمان بکە لەشمان ساغا یا الله خوای لە تەپاڕین و گوناحەکانمان خۆش بی یا ڕەبی خوایە فێری کاری چاک و باش و جوانمان بکەی